منەمێ ئەوەت پێ بڵێم ئەگەر سەیری تۆزێک یوتیوب بکەین جەنابی شت با بڵێن بێبەشنیت لەو جۆرە دانیشتانەی کە کردوتە بە جۆرێک لە جۆرەکان با بڵێن شەڕەجنێویتیە یا تەشیدکردنی تایە بە کەسێکی تر. من ئەمێ ئەوەت پێ بڵێم ئەو جۆرە دانیشتانەی جەنابەت اینجا با بڵێن ئەو خەڵکانەی تریش کە لە ڤیدۆکان نبینیم ئەو جۆرە دانیشتانە ئێوە پێتان نەکرێ یان زەوقی خۆتانە؟ من ئەو زۆر دانیشتانم نەکردووە. دانیشتومە جارێک ئەگەر تووشی شتێک بووم ڕوبەڕ و کابراکە قسەی کردووە قوڵم نەکردووە. دانیشتەکانی من یان توڕەیەکانی من بە زۆری لەسەر هەولێر بە جواباتیمە، لەسەر کوردستان بە جواباتیمە، لەسەر پێشمەرگە بە جواباتیمە، لەسەر بە جواب نهاتیمە کابراەک بێ خۆی گەورەکە بە من قسە بم بڵێ من جوابی دەمەوە. ئەسڵەن لە هیچ کەسێک قبول ناکەم قسەم پێ بڵێ لەبەرەوە کەس گەورە ناکەم بە گۆرانی جوابی دەمەوە گەورەیکەم و وی بەمەقیمە. ئەو شتانەشم نییە ئەگەر هەیە ڕوبەڕوو ئەو خەڵکانی کە ئەو جۆرە لە گۆرانی وتنە پێشکەشەکەن چوزانم لە مەجلیسەکانە شەڕەجنێەوە و جنێەوە بە خوشک و دایکی ئەم و ئەوەن پیان ئەکرێ یان زەوقی خۆیانە؟ ئەوەی کە زنێو بە خوشکوداکی یەکترە دەنەوانە ئاستی خۆیان ئەوەندەیە، ینی هەر کەسەوە لە تەبەقەیەکە ڕای خۆیانە و کەس ناتوانێت ڕێگریان لێ بکە. بەرەوەی ئەوانە بێکارن، زۆربیان بێکارن، کارێکیان نیە لە وەزارەتی ڕۆشنبیریان لە شوێنێکەوە معاشێکیان هەبی نەچنەوەی شە بکەنەوە یان زۆربیان کوڕە فەقیرن و بێکارن. ئیدی بۆ پەیداکردنیش بژێوی ژیانی خۆیان ئەم کاراکەن و کارەکە زۆر ناشرینە. من لەگەڵ دانیمە بە هیچ نەوەیەک، بەڵام هیوادارم نەمێنێ، بەڵام بە کەسیش ناکرێەوە مەنەحکا لەبەوەی ئەوانەی کە دانیشتون ئێستا کە قسەکەن و میێوانی بەرنامەکەتن کوڕەکانی ئەوان گعدەکانەکەن، کوڕەکانی بەرپرسەکان گعدەکانەکەن جێ بەم بڵێنەوە خەڵکانی کە ئەو شەڕەجنێواکەن با بڵێنەوە گۆران ئەو بەندبێژانی ئەو شەڕەجنێواکەن تووشی کێشەی کۆمەڵایەتی و شت بوونەتەوە لەسەر ئەو جنێوانە، ینی چوزانم ینی پێم سەیرە سیدێک بڵاو بێتەوەڵەن فڵانکەس جنێوی بە خوشک و دایکی فڵانکەس زاوە، ینی دەرەچێ لە یان تووشی کێشەی کۆمەڵایەتی و شتە بێتەوە لەسەری و لایانی پەیوەندیدار چۆنچۆنی مامەڵە لەگەڵم حاڵەتاکەوەندی تۆ ئاگادار بی. ئەو کەسێک کە زنێوەدا زنێو بە یەکێکەدا لە خۆی ئاسنزمتر بێ، یعنی ناتوانێت زنێو بە کەسێک بدا کە کابراەک ساعدی کەسێک بیان کابراەک خاوەنی ئەزمومیان کابراەک هونەرمەندێکی قڕس و گران بێ. زنێو بە کەسێکی لەگەڵ ڕێزما لە خۆی سوکترەدا ئەو کەسێک کە زنێوەدا. زنێو بە کەسێک نادەست بینێ. ئێستا من یەکێک قسەم پێ بڵێ بەخوای عشایر ئێرەیەگرم ناچم گەورەی کەم و قسەی پێ بڵێم، بەڵام ئێوە کە بەرنامەکەن تکایە باسی چاکەکانیش بکەن، باسیەوە بکەن کە فاخیرەری لەسەر پێشمەرگە یەکەم کەس بوو گۆرانی متوو کە لەسەر عژدی شعبی یەکەم کەس گۆرانی متوو باسی شتە خاوێنەکان بکەن، نەک باسی بەش شتەکان بکەن کە بڵێن ئەگەر نەشمان کردی بۆ ملماندا بێن. هیوادارم باسی هەموو شتەکان بکەن کە ئێمە پێشەنگ بووینە کە گۆرانی گوتووە لەسەر داعش بە خودای زۆربەی هونەرمەندان ئەوانەی ئێستا قسەمان لەسەرەکەن نەوێ ئەیان وتە کاکە کوێرای کور ئەدێگە هات داعش ئاولێری گرت ئەگە هات سلێمانی گرت وتم نەخێر ئەمە ئەگە هات هەولێری بامەش بمەری نەبین. ینی پێ دوایە ینی پێ دوایە هەچ کەسێک ژنێ و باش کەسێک با کەسی بەرامبەر گەوراکە؟ بەڵێ هەر کەسێک جنێو بە هەر کەسێک بدا کەسی بەرامبەری گەورە ئەکا و لە قازانجێ کابرا هەیە ناوی هیچ ناوێک نییە ئەچی مەسەلەی کوردی هەیە دەڵێ ناو ئاوی گوندی تێگەنەوی بینەدان بۆی خەڵک باسی بکە کە ناویکەتە ناو ناوان، بەڵام ناوی نییە و شتێکە کاکە باسی بکرێت نێو بۆ منەدا بەویەدا بۆیەدا حەسەد گۆرانی بێژ بە فاخیرەری بوویتە گۆرانی بێژ ئەچی قسەکە من ناشە بەس باسمەکە خەڵک ناوی هەم فلان کەس ئەو باسی فاخیری کرد فاخیر میمە و هیچ نییە باسی فاخیرەکە یان باسی فلانەکە یان باسی فلانەکە لۆ ئەوەی ناوی خۆی بەدیار بکە، بەڵام ئەگەر بێت و ئەمنیان ئەوی تر جوابی ئەمانە بدەینەوە ئەوە گەورا بن ئێمە نوێ بین قەتی جوابی ئەو شەخسانە نادەینەوە. قوربانە بم دەسەکانی خۆش عەزێتێک کێشا و وەکو نمونەیەکی زین و خۆشحاڵ بوون کە ئامادە بووی لە بەرنامەکەمە. بینەرەوە جەماوەری من چاومان بەدەستی خۆم وتم لە خزمەتیان داما، هیوادارم بتوانم بەماوەیەکەم لە خزمەتیان بکەم و چەند سیدێک ئینشاءڵڵاوە خەریکم تەزیرەکەم و شتەکانی خۆم بەدەستی خۆم دانێم شعر لە هیچ کەسێک وەرناگرم. بەندیش تکایە عەزەکەم بزانن بەند هونەرێکی گەلە گەورەیە بەڵام بەخپاچی بەکار بێ. بەند لە گۆرانی بێژێک زەحمەتە لەبەوەی بەند من ناڵێم ئەو کەسێک کە بەند دەڵێ یان شتێکی بۆ بنووسی ئەڵێتەوە بەند بێژ نییە. بەند بێژی ئەسڵ ئەوەیە کە بەخۆی یەکسەر ڕێک بخە، دەبی شاعیربی دەستی شعری هەبی مەحتەل نەبی، یەکسەر کەلیماتەکان بخۆی بنووسی نەک کەسێک بۆی بنووسی لە هەموو نابێ مەحتەل بێ، دەبێت فەرقی هەبێ. یعنی بەند بێژ و کابرایە کە بەند ئەڵێتەوە دەبی فەرقی هەبی. بەند لە گۆرانی زەحمەترە
بەندیش هوەری باب و باپیرانمانە قەدیمشە لەو گۆرانیانە ئێستا قوربانە بم کاک فاخرجان تۆ ئەزیزی و دەسەکانی خۆش بێ و سپاس دەکەم کە پێما بێم شۆ ئاهەنگوشتی واشە هەبوو بەهۆی بەرنمەکەی من و ئاهەنگەکە و تاخیر کرد ئازێتێک کێشا کە بەشدار بوویت و وەکو نمونەیەکی زین و کە خۆت لەناو ئەو ئیشایت سوپاس دەکەم دووبارە و ئازێتە کێشا و بابزانم قسەکانی تۆ کاردانەوەی مامۆساکان چیە بێ و چی نابێت ئازێتە کێشا دووبارە زۆر سوپاس حرمەتمان